باو بارانێکی چڕ ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە لە چەند شارێک بۆتە هۆی دروستبوونی لافا و کاریگەری لەسەر بەشێک لە گەڕەکان دروست کردووە. شارەزانی کەشناسیش دەڵێن ئەمساڵ هاوشێوەی 2019 دەبێت و پێشبینی بارانێکی زۆر دەکرێت. بەگشتی لە هەرێمی کوردستان هاوشێوەی ساڵانی 19 بڕێکی زۆری بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان تۆمار بکرێت ببێتەوەی سێڕژبوونی دووبارە سەرڕژبوونی بەنداوەکان دووبارە و ئاستی ئاو بەگشتی زیاد بکات و بە هەمان شێوە پێشبینیەکەن تاوەکو کۆتایی مانگی 5 ساڵی داهاتوو بارانبارین بەردەوامیە بێت و لەم مانگی 11 داهاتوو کە دێت پێشبینیەکەن کە شەپۆلی بارانبارین لە ئاستێکی بەرزای بێت و چەند شەپۆلێکی بەهێزی بارانبارینمان هەیە لەگەڵ هاتنی چەند شەپۆلێکی بەخوڕی بارانبارین و دروستبوونی لافا و لە چەند دۆڵە نزمایەکان. ئەمساڵ زووتر لە ساڵانی پێشوو پێشبینی دەکرێت بەفرێکی زۆر ببارێت، بە خێرایی پلەکانی گەرما دادەبەزێت. تیمەکانی بەرگری شارستانی و ئاوڕۆژ لە سلێمانی و خۆیان دەڵێن ئامادەکاریان کردووە و شەقامەکان پاکراونەتەوە. ئەم ڕۆژکاریگەری ئەم شەپۆلە لەسەر ناوچەکان دەمێنێتەوە بە بڕی جیا بارانبارین ناوچەکان دەگرێتەوانێ و هەنێ جار بە شێوەی لێزمە باران و بارانی بەخۆڕوە لە هەنێ ناوچەش ئەگەری دروستبوونی هەورە بروسکە دەبێت و بۆ کاتەکانی سبینێش دەتوانین بڵێن کە شووە هەر بە ناجێگیری دەمێنێتوانێ ئەگەری نمە باران و بارانمان دەبێت و لەگەڵ هاتنی ئەم شەپۆلەشدا بەهۆی هاتنی بارساهوایکی سارد بۆ ناوچەکان کە پلەکانی گەرماشی بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین کردو کە نزمترین پلەی گەرمی تۆمارکراوە ئەمڕۆ لە شاری سلێمانی 12 پلە و بەرزترین پلەی گەرمی پێشبینی کرای 21 پلە دەبێت و ئەگەری بەفربارینیش دەبێت لە ناوچە شاخاوێ بەرزەکان بە تایبەتی ناوچە شاخاوێ سنوورەکان. هەرچەندە ساڵانی ڕابردوو لە بەشێک لە گەڕەکانی سلێمانی لافاو دروست بوو، ئەمساڵش ئەگەری دووبارەبوونەوەی هەیە، بە تایبەت گەڕەکەکانی خۆرئاوای سلێمانی و شەقامی بازنەی مەلک مەحموود. بەڵام بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە باران کاریگەریەکی ئەوتۆ قورس لەسەر سلێمانی دروست ناکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.